بويا جعفری صادق گرنگیکی زۆر گەورەی ئەگەرنا کوڕی تری هەیە ئیمام محەممەدی باقر گرنگیکی زۆر گەورە بە جعفری صادق ئەدا و ئەبێتە ئەو واریثە گەورەی کە علومێکی زۆر زۆر کۆ ئەکاتەوە و ئەبێتە مامۆسایان یا زانایانی ئەهلی سنت و جەماعەت. جعفری صادق هیچ ڕەبتێکی بە شیعەوە نییە، هەموو ئەو تەڵەبانەی کە هەنی لە ئەهلی سنن و هەموو ئەو مامۆسایانەی کە بوونی هەر لە ئەهلی سنن. ئەم اختلافات و ئەم شتانەی کە لە ئەمڕۆیە ئەبینرێ هیچ یەکێک لەوانە لە زەمەنی جعفری صادقا تەواجودی نییە، بەڵکو جعفری صادق بناغی مەدرسەیەکی زۆر گەورەی دانا، مەدرسەیەکی علمی زۆر گەورە کە مەشهورە بەوەی ئەفەرمون لە مەدرسەی کوفەیە هەموو جارێ ئەیانوت 900 زانای گەورە لەم مەدرسە دەرچوون، هەمویان وتویانە سەمعت عن جعفر الصادق، هەر هەمویان وتویانە ئێمە تەڵەبەی ئەو بووین و گوێمان لەو بوو. مەدرسەیەکی تەسیسی مەدرسەیەکی علمی فقهی زۆر گەورەی کرد کە دواتری چوار مەزهبەکە کە ئێستا خۆمانی لەسەرین پشکێکە هەمویان با بڵێن پشکێکە یان عالەن تەڵەبەن یا تەڵەبەی تەڵەبەکانی ئیمام جعفری صادق. ئیمام جعفری صادق خێزانەکەی دوو خێزانی هەیە، یەکیان فاتیمەی کچی حوسێنی ئەثڕەمی کوڕی ئیمامی عەلی، یەکێکیان حەمیدەی بەربەریە. لە حەمیدەی بەربەری ئیمام موسای کاظم لەدایک بووە کە دواتر باسی ئەکەین. کوڕەکانی تری ئیسماعیل و عەبدوڵڵا و ئیسحاق و محەممەد و عەلی و عەباس و حەسەن و والحاڵ ئیسماعیلی کوڕیشی طریقەیەک هەیە لە ناو شیعەیە ئێستا بە ناو طریقەی ئیسماعیلی ئەچنەوە سەر ئەو کوڕی ئەو، و طریقەکانی تری جعفەریەکان ئەچنەوە سەر ئیمام موسای کاظم.